سلاوێت پڕ لە ڕێز و خۆشەویستی لە گشت بینەرانم ومێدەکەم تەندروستی هەموو لایەکتان باش بێت. ئەمڕۆژ ئەڵلقەیەکی نوێی تر لە بەرنامە جوانەکەی ڕەنگاڵەتان پێشکەشەکەم. ئەمڕۆ هاتووم سەردانی خاتو شەبنەم شوکریم کردووە تاکو سەبارەت بە هونەری سیاقەڵەم چاوپێکەوتنێکی تایبەتی ترتان پێشکەشکەم. هەتاکو نێکۆتایی بەرنامێ ئەمڕۆژ هەر لەگەڵ ما بمێنەوە تاوکو بزانم بەرنامێ ئەمڕۆم چی لە هەک بێایە. بینەرانی عزیزی من لە چاوپێکەوتنی ئەمڕۆ یامانەیەستکە هونەرێکی تایبەت و جوانی ترتان پێ بناسیێنین. ئەتاکو نێکۆتایی بەرنامەی ئەمڕۆشم هەر لەگەڵ ما بمێنەوە. خاتونگیان سڵاو لێبێ. تەندروستیتان باشە؟ عزیزن. سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە ڕێز و سڵاوی خۆتان بۆ بینەرانمان و بایۆگرافیکی بچووک لە خۆتان و ژیانی کاریتان بۆ بینەرەکانمان باس بکە. ڕێز و سڵاو و حرمەت مەست بۆ تەواو بینەرانی عزیز. من شەبنەمی شوکریم، متولد ساڵی 1361 دانیشتوی سنەم ولی ئەسڵیەتم شاری پاوە ناوسود ناوچەی شوشمێ. زۆر باشە. ئەمەوێت کە سەرەتا بەمەوە دەست بێکین هەروەکە ئەزانین ئێوە خەریکی ئیشی هونەرین. ئایا هەر لە مناڵی و حەز و خولیا و علاقەت هەبووە بە کارە هونەریەکان بە تایبەتکاری دەستکاری ڕەستامی هەر لە مناڵی و دەستی ڕەستامیت هەبووە؟ هەر لە زمانێک کە چوومە مەدرسە علاقەم بوو، نەقاشیەکان جوان بوو، معلمەکان ئەیان وت پێم ناو کەلاسا کولەن نەقاشیم لە گشتی خاستر بوو، لە هەر منزەرە بوو چهرە بوو هەر شتێ ئەم کێشە عالی دەرات. کەواتەم هونەرێکی ئێستێت تۆیە ڕێگەڕێتەوە بۆ سەردەمی مناڵیت کە دەستی ڕەستامیت هەربووە. زۆر چاکە. ئێستێکان سەبارەت بەم هونەرەی کە سیاقەڵەم کە هەڵت بژاردووە چۆناهی بوو بەم هونەرە ئاشنا بووی، چۆناهی بوو کە ئەو بڕیارە دیات کە ئەم هونەرە هەڵببژێری؟ بەڵێ وەڵام من تقریبن ساڵ 97 تا 98 بوو کنشکە گەورەکەم بردە ئامۆزشگای نەقاشی ئەو فێر بێت. بەد لەوێ خۆم علاقەم پێیا کرد، کارەکانم دی مناڵەکانم دی کارانە کرد، خۆم علاقەم پێیا کرد لە کەناریا شروعم کرد بە کارە مەداد ڕەنگ و ئابڕەنگ و بەد کەمکەم سیاقەڵەمیش کە دواتر علاقەم پێیا کرد. لە زمانێک کە کۆرۆنا هات لە ناو ئینستاگرامە تەواشە پێجەکانمە کرد و کارە سیاقەڵەمم بەدڵ بوو. کەمکەم دەستم پێ کرد یەکێ لە ئامۆزشەکانە کارە چهرەم ئەنجامدا، بۆ نمونە تەمرینیش بوو، خاص بوو خاسیژنەوە وەلی باعث بوو کە علاقە پێیاکەم بچمە بە شوێن کارێ سیاقەڵەمە. زۆر باشە. کەواتی ئەو سەردەمی کە کچەکەت بردوێتە ئەو فێرگەی نەقاشیەکە وێنەکێشیەکە حەزت چوێتە سەر هونەر وەویستە تاقی بکەیتەوە سەرەتا بە ئاوڕەنگ و مەداد ڕەنگی. زۆر باشە کار کردووە. باشە چۆن بۆ فکرێت لا دروست بۆ بڕیارەتدا کە لەنێو ئەو هەموو هونەرەیە گەرایشی تۆ سیاقەڵەم هەڵبژێری؟ وەڵا کارەکە و سایلەکانی شت بوو لە دەم دەستما بوو، تەیەی ڕاحەتر بوو، بعد کارەکە زووتر ئەچێتە ڕێوە وەک کاری مەداد ڕەنگ نییە. کاری مەداد ڕەنگ ئەگەر بێت و دانێت چێرە شرۆکەی حداقل 10 ڕۆژ تو لە کێشێت تا تەواو بێ، ولی لە کاری سیاقەڵەمە چێرە فرە زووتر تەواوێت و حسێکی خاسەدا پێم، حسێکی خۆشم بوو بەو کارە، حسی ئارامش و قەشەنگ بوو. ئەتر چەندانە سفارشم بوو هەلا وڵا قبوڵیشم ناکرد، چەندان لە ڕەفیقەکانم وتیان کارێ چێرە مناڵەکانمان ئەنجامدا، من هەنووز بەو حەدە نەگەیم کە من سفارش قبوڵکەم، ولی بە ئەسرار ئەوان قبوڵم کرد و ئەنجامدا فرە پێم خۆش بوو. هەرەوە بوو قەدەمی ئەوەڵم نیا بۆ کارێ سیاقەڵەم. زۆر چاکە. هەر بۆم هونەری سیاقەڵەمە ئامۆزشی دیوە لای مامۆستایەکی تایبەت وایە؟
تەنیا خۆت فێربوو هیچ مامۆستایەک نەبووە لات کە هونەرەکەت فێرکا سەبارەت بە تکنیکەکانی ئەبزارەکانی؟ نەوەڵا سیاقەڵام کەنەوەلی لە تەڕاحیە تقریبا 2 مانگ بەناو ناو ئینترنێتە ئانلاین پێیژن تەک ئوستادێکمان بوو هەر لە ناو سوودا شاری خۆمان بەناو ئاغای ئەلانە ڕەوفی 3 مانگ فقط تکنیکە مقدماتی تەڕاحی کارم کرد ئەویش بسودە تەماسە تەسویری بوو هەر خازنەوە تەماسەکە وەلی بلاخەرە مەفهومە کارەکەم گرتدەریافتم کرد وەلی سیاقەڵام خۆ تکنیکێکی جیاوازە تەڕاحی پایەی هەموو هونەرەکانە. زۆر باشە کەواتە فێربوونی تۆ لە هونەری سیاقەڵ ئەما تەنیا بڵێم بەشێکی زۆرەوە بەشێکی تەواوی لەم کارە لەم هونەرەیە تەنیا خۆت بووی سیاقەڵام کولەن کاری خۆم بوو. زۆر باشە لەناو ئینترنێتا تەواشەمە کرد پێجەکانم ئەدی کاری مامۆساکانم ئەدی خۆشم هات و خۆم مطالعام کرد تەمرین و مطالعە و تکرار باعث بوو کە ناو کارە سیاقەڵەمە مداوم تەمرین کەم و موفەقیش بووم. باشە بۆت خۆش نەبوو سەرەتای دەست پێکرد کە کارێکت هەڵبژارد و هونەرێکت هەڵبژاردە پێویستی بە وردەکاری زۆرە پێویستی بۆیەکە لە هەموو بەشەکانی گرنگی تایبەتی پێبێت ئەوەی کە سەرەتا تەنیا بووی دەستت پێکردووە مامۆستایەکە لەگەڵت بێ فێری تکنیکەکانت پێ بکە وردەکاریەکانت پێ فێر بکە لەگەڵتانە بوو سەرەتای دەست پێکرد بۆت قورس نەبوو؟ وەڵا زۆر قورس بوو بعضی وەخت بوو فکرمە کردو کە پەشیمان بوومەوەلی نا دووبارە دەستم پێ کردو قەڵەممە گرتە بەدەستۆ شروعمە کردو قەویتر بووم لە دەفەی پێشترەوە هەر دەفەی کە ناومید بووم کارێکم منجامەدا کامەڵ ناومیدەوە مەموت خراوەم کارەمە خاستر نەهات ولی بە مەحسەوە کە شروعمە کردو دوارە لەم کارە پێشەکەم خاستر دەرەهات وە خوشحاڵ بووم. وەختی کارە سیاقەڵەمیش وایە کە هەر وەختی کارێ ئەنجامەدەی ئەو کارە خۆی تەمرینێکە اشتباهاتێک کە ناو کارەکە بێ بۆ کارە بعدی ڕەفعیەکەی خۆت بەعسەوەی کە پیشڕەفتکەی ناو کارەکە تا هەر دەفعێ کارێک بۆ کارە بعدی خۆی پلەیەکە کە باعثی موفەقیەتەوەی ئیرادەکان ڕەفعەکەی دەفعی بعدی. بەڵێکەوتت لەو کاتێک کە دەستم پێکردو هەنێ جارنا ئومێدە بۆ مدوازی لێ زۆر چی وای لێ کردی کە و ئەنگیزەی وەربگریت و واد لێ بکاتە کۆڵنێت بەردەوام بیت هەر لەسەر و ڕێگای کە هەڵە بژاردووە؟ وڵا هەر بە شوێن یەکێ لە کارە هۆنەریەکان بووم گەرەکەم بوو دانێکیان هەڵبژێرم بۆ نمونە ئەم کارێ تابڵۆیە دیکراتیویچم ئەنجامەدا کارێ مەداد ڕەنگیش بوو کەمێ قورسە کارەکە لە ناو هەرسێ ڕشتەکە هەرسێ تکنیکەکە من کار بکەم هاتم بۆ خۆم دانێکم مەختص کردو کە لە دانێک یا لە زمینەیەکا من کار بکەم و موفەق بووم چون ئەگەر لە سێدان تکنیکە یا 4 تکنیکە هەر چەند تکنیکە کار بکەم بەعسەوێ من لە هیچ کامیان موفەق نەوم وەختم تەڵەفەوێ ئەمە باعث بوو کە من کولەم چم بە سەمتە سیاقەڵام بعد دۆرانێک کۆرۆنایش بوو مەحدودیەتانێک کە ڕەفت و ئامەد بوو ئەمانە لە ماڵا بووین من دانیشتم شروعم کرد بە کارێ سیاقەڵام چهرە منجامەدا باسی ئارامشی فکریە بوو کە لەو دۆرانە بەخصوص کە فرە ئسترس و تەنەشسایی فرە پێش هاتوو باعثات هەرنا ئەو تکنیکە سیاقەڵەمە من فرەتر کار بکەم و کولەن بەقیە کارەکان خسمە کەنار ئەڵبەتە نەبوو هەمیشە ئەوانش لە کەناریە وەختم بێت ئەنجامام کارێ هەم مەداد ڕەنگ هەم تابلۆهانێ دکراتی. چەند ساڵێکە خەریکی ئەم هونەرەی لەو کاتێک کە دەستت پێ کردووە؟ وەڵا لە بەردەوام کارم کردوێ بۆ مشتری سفارشم بە عنوانی شغڵە بەڵێ وەکو ئەوی کە پیشەیەکی خۆت دانابێت لە ژیانێت لەو کاتێک کە دەستت پێ کردووە؟ وەڵا 1 ساڵە تقریبا لە پارەکە و من مهرماه شروعم کرد بە عنوانی تر جدی وەگەنە قبلنیش کارم مەکرد وەلی نە بە عنوانێ کار شغڵ نە هەراوا کار مەسەن بۆ برازام نەقاشی مەکیشا بۆ مناڵەکان خۆم بۆ ڕفیقەکانم وەلی بە عنوانێ سفارش نە بە عنوانێ کارێ دڵی خۆم بوو علاقەی خۆم وەلی لە پارەکە مێهرماهۆ من بە تۆرە جدی
سفارشم قبول کرد و به صورت شغلێکی منبع دەرامەدیشم هەر لە طریقم کارە سیاقەڵەمە ئاغازم کرد تا ئەلان هەمە خەمەتانە. بەڵێ زۆر شاکە. هونەری سیاقەڵەم حالێن لە سەردەمی ئێستای لەوانەیە بڵێم تازە خەڵک زیاتر بەرچاویان و پێشوازی لێکن لە سەردەمی ئێستاە. ئەمە سەبارەت بە حرفەکە و ئەوەی کە چ تکنیکایە بۆ چ ئەبزارهایەکی پێویستە لەم کارە ئێوە بۆ بینەرەکانمان باس بکەیت. بەڵێ وەڵا لە سیاقەڵەمە پێویستی فرەتر بە زۆغاڵە، کاری زۆغاڵە و مەدادهای کۆنتۆ و بعد قەڵەم و سری پاکۆن. پاکۆن حاڵەتی ئەوە نییە کە بۆ پاککردنەوە یانە، بیشترین تکنیکێک کە هابان سیاقەڵەمە وە پاکۆن ئەنجامەدرێ بۆ شکلدان بۆ ئەو تەڕاحیە و تەکمیلکردنی کارەکە. بعد بە مقاوای مەخصوصی هەست ئەوانیش وەک مەدادڕەنگیش ئەوانیش هەر مقاواکەیان مەخصوصە بە سری ئەبزارێ تەخەسوسی ئەڵبەتە بە هەر ئەبزارێ ئەنجام نادرێ. زۆر چاکە. ئەمەوێت بزانم کە لەم کاری ئێوە یا هەرونەی کە بینەرەکانیشم لەوانێ بزانن ئەرەونی کە منی زانیاریم لەسەری وەرگرت بێت لە هونەری سیاقەڵەمە ئەتوانیت کە هەم هونەرەکە تێکەڵاوی سروش بکەی حیوانات بکەی و لە هەمان کاتە کەسایەتیە بەناوبانگەکانیش بکێشیتەوە. کاری تۆ زیاتر لەسەر کامیانە بۆ یان خۆت وەکو حەزی خۆت پێت خۆش بوو کە زیاتر کارەکان کە ئەنجامیە لەی سروشت بێ یان کێشانەوەی فەیس و دەموچاوی کەسایەتیە بەناوبانگەکان بووە؟ وەڵا لە مناڵیەوە فرەتر حەزم لە تەبیعەت و سروشت و شتە بوو. بەڵێ چێرەیەشم حەزە کرد ولی توانایی و ئستعدادەکەم کەمتر بوو لە ناو چێرە. لەم ساڵی ڕابردووە لە ناو چێرە مەخسن چێرە بەناوبانگەکان فرەتر کارم کردووە. حەزی خۆم بوو کەسێک کە هونەرمەندە، کەسێکە گۆرانی بێژە، کەسێکە فوتبالیستە چێرەم کێشا و ئەوەی کە خۆم علاقەیشم پێی بوو گە نەک شتێ بێ مەسەڵان خۆشم نەیە خۆم شخصان علاقەم بووگە بۆ خواننده بە سای بە هونەرەکەی ئەویش باعث بووگە کە منیش چهرەی بکێشم بە عنوانێ تەشەکورێ لە ئەو هونەرمەندە یا ئەو فوتبالیستە کە لە سەحنە هونەر و وەرزشەهان هەرەوەتر. ئەمە لە ڕووی حەزی خۆتەوەیە بەس ئەی داواکاری مشتریەکانی توی سفارشانەی کە وەرێگری ئایوانی شەر حەزیان لە ئەوەی کە دەموچاو و فەیسی کەسایەتە بەناوبانگەکانیان بۆ بکێشیتەوە یان ناوانش حەزیان لە دیمەنایەکی تایبەت و جوان لە سروشتای حەزەکەن کە بۆیان بکێشیتەوە. سفارشەکانی مشتریەکانی زیاتر لە کام بەخشیەتی؟ وڵا مشتریەکانم فرەتر چهرەی یا مەسەڵەن مناڵیان یا عەزیزەکانیان وەک دایک و باوک و یاک و خانمیان یا خانمەکان چێرەی ئاغایان سفارشتا یاک ئەو کەسانەکە بەناوبانگن چێرە گورانی بێژەکان کە بە دڵیانە خۆیان سفارشیان داوە فرەتر لەو بوارەیە. باشە. ئەمە سەبارەت بە مشتریەکانت بوو ئەمێت کە بزانم کەسێکە بێت خۆی بگەنێ بە مەرحەلە بە قۆناغی سفارش وەرگرتن بۆ تۆ چەند ماوە چەندێکی پێخایان چەندێکی پێشوە تاکو نیتوانیت کاری خۆت بگەێنێ ئاستیەوەی کە مشتریت هەبێەوە داواکاریت هەبێەوە سفارش وەربگریت؟ وڵا نەقاشی دەریایەکی گەورەس ئەوە نییە کە بێژی من یەک مانگ یا دوو مانگ یا سێ مانگ بتانم نەقاش بم فرەفرەست یعنی چوتە ناو نەقاشی ئەشێ تەمرینی فرەت بێ بزانی لە کام تەکنیکە دەستت ڕەوانە علاقەت هەست ئەتانی سەبرت بێ ئەوە بەعسەوەی کە تۆ دانێکی انتخاب بکەی بازێکی هەست ئستعدادی هەست لە کەنار علاقەکەی زووتر موافقەوێ بە دوو مانگ بە سێ مانگ شایدیش زووتر بازێکیش هەست چەند ساڵ تو لە کێشێ تا لەم تکنیکە موافق بێت ئەوە گەڕێتەوە بۆ ئەو ئستعدادە و قدرەتە کە لە ناو هەر کەسێکە متەفاوتە. بەڵێ لە هونەری سیاقەڵەما بەتابەت لە هونەرەکانی تر کاتێکە کەسێک ئەتر و عیلاقە لە خۆی ئەدۆزێتەوە کاڵێ بۆ نمونە من فڵان بەشی وێنە کێشان حەزم لێتی کە کاتێکە چێ بۆ لای مامۆستایەک سەرەتا یەکەم پرسیاریان هەموو کاتەوا بێ چەندێک ئەخایەنێ چەندێکی پێچێت تا فێری ئەم هونەرە بم. لە ڕووی هونەری سیاقەڵەمەوە کەسێکە خۆت تەجروبە و ئەزمووی لەسەری بۆیسە لەسەری کارەکەی دەگە کەسێک بیەوێ بێتە ناو ئەم مەجاالەوە چەندێک ئەخایەنە چەندێکی پێچێت تا کوونێ کەسێکی حرفەی و لێزانی لێبێت لێ دەربێت. وڵات تقریبا یەک ساڵی پێچێر تا بزانێت کە ئەتوانێت لە زمینەی سیاقەڵەما موافق بێت یاننا کەمی یەک ساڵە
ئیتر یەک دوای یەک ساڵ ئەو مامۆستا پێیژێ کە تۆ ئەتوانی لەم تکنیکە کار بکەیت یاکوم ئیتر وازی لێبێنی نییە بەڵێ باشە تەنیاوەی کە لە ڕوویەوەی کە حرفەکەەوە لە ڕووی کە پێویستی بە وردەکاری و بە کۆمەڵی تکنیکی تایبەت بخۆیەتی یەک ساڵی پێچێ یا خود ناگەڕێتەوە سەر توانای کەسەکەش لەوانەیە هەنێک کەس بتوانێت لە ماوەی 3 مانگا بگا بۆ شتێکەوەی کەسێکی تر هەبێ دوای چەند مانگ فێری هوەرەکە بێت و بتوانێت بگات بۆ شتێکە خۆی ئەوێت وڵا لەسەر ئەو شخصا و کەسایەتە خۆی بزانێت چنێ توانایی هەست بەستگی بەوەیە هەست و بەستگی بە ئەو مامۆسایە کە فێری ئەکات تا چه حدێک کە کارەکەی خاص بێت چۆن ئەو شاگردەیە و هونەرجوویە فێرەکات ئەوانە ئەو دوانە توانایی و فێردەکە و تەخەسوس و مەهارەتی ئوستادەکە بەعسەوەی کە ئەو کەسە زووتر نەتیجە بگرێت یان ئەگەر لە حەدیانەوێ هەر لە 6 مانگی ئەوەڵا متەوەجە ئەوەی خۆی متەوەجەوە کە ناتوانێت لەم شتە زەمینە کار بکات. زۆر باشە خاتوشە بنوێت ئەمەوێت لەم بەشە لە بەرنمەکەمان سەبارەت بە نمونەکارەکانت گفتوگۆمان هەبێت ئەم نمونەکارانی کە ئێستای بینین حەزی خۆت بۆ یانی و کەسایەتیانە کە پێت خۆش بۆ کێشاوتە بۆی کە کاتێک کە سفارشێک لە مشتریەک وەرەگری وەکو نمونەکارێک پێیان پیشان بێ یاک ئەم هەموو نمونەکارە کەسە لێرەیە داواکاری سفارشی مشتریەکانتە بەڵێ وەڵام هەمووی سفارش نییە بعضێکیان سفارشە مشتریە کە هەنووس تەحویڵم نەداگە دەشێت لەسەر تاریخی مشخصات تەحویڵی من بازێکیشی بە علاقەی خۆم بووگە وەکە عەکسەکەی مامۆستا ناسر وەک عەکسی مامۆستا پێشڕەو و چەند دانەتریشم بوو ئەوانیشمان ئەنجامدا ئەوە لەسەر علاقەی شخصی خۆم بووە کە ئینسانانێکن کە ناو ئیجتیماع زۆر خەڵک قبوڵیانن یان هونەرمەندن دەنگیان خۆشە وێ شخصیەتیان سەدحی سەواد و ئەوانێک کە لای منەوە پێم خۆشە حەزم کردگە کە نەقاشیان کێشم بەعنوانی پێشکەشکاریە یان تەشەکرێ هەرەوە هەروەک سەرەتا بەرنامە ئاماژە پێ کرد هەر ئێستش بتێت زۆرینەی کەسایەتیەکان کە کێشم لە ڕووی ئەوەی کە خۆم معجبی ئەو کەسایەتیە کامێک لە کەسایەتیەکان هەیە تۆ زۆر سەرسامی پێویستە لە ڕووی دەنگیەوە بێ لە ڕووی کەسایەتی و هونەرمەندەوە بێ و تایسە ڕسمەکانیشت کێشا بێ وێنەکانی بەڵێ یەکێکیان مامۆستا ناسرە کە هەر لە مناڵیۆ بەڕەحمەت بێ باوکم دەنگی خۆشی هات هەمیشە ناو ماڵمانە سایە هات ئەوە بوو کە لە زیهنی منە خاترە بوو سایە کە باعث بوو خۆشم چون علاقم بوو بە سلای وێنەی بکێشم بەعنوانی یادگاریەک کە ئەگەر بنێرم بۆ خۆیان قبوڵیان کرد بمێنێ بۆ ئەوان زۆر شاکە کۆمەڵێک نمونەکارت هەیە وەزانم کۆمەڵێکی ترکە تەحویڵی مشتریەکانت داوە یا لەوانی کۆمەڵە تریشە ئەنجام دابێشە تەواو نەبووە لە ڕسمانێکی کێشاوتە هیچ بڕیاری ئەوە نەداوە کە کارەکانت بخەیتە ناو نمایشگایەکەوە چونکە کاتێکە هونەرمەندێ بە تایبەت لە کارە دەستیەکان کاری هونەری ئەنجامەیاوەی کە کارەکانی بخاتە ناو نمایشگاکانەوە بێتە پەرەدان بە کارەکەی کە خەڵک زیاتر بە کارەکەی ئاشنا بن هیچ نمایشگای بەشداریت نەکردا وەڵا پێم فرە خۆشە نەمایشگای بەشداری بکەم بەڵام بداخەوە کاتم کەم بووە یام وەختم کارەکانم ئامادەنەوە ئەو کارانە کە سفارش ئەنجام داگە تەحویڵی خودم مشتریم داگە ناتوانم بەعنوان نەمایشگا لێ ئیسفادەم چون ئەوڵ ئیجازەی ئەو شخصە واجبە لیان ئیجازە بگرم ناتوانم من لە خۆمە بێم لەو ئەکسانە ئیسفادەکەم بەعنوان نەمایشگا وەلی ئەتوانم لەسەر مۆزوعێکە مثڵەن لە مۆزوع ژنان بێ یان مۆزوع هونەرمەندان بێ یان مەشاهیرە کورد حەزم کردووە نمایشگایەک بەرپاکەم کە ئەگەر لە ئایندێشا کاتم بوو ئینشەڵا و کارە ئەنجامەوە ئینشاڵڵا ئەرێکە وتت من کارەکان کە ئەنجامی ئەم
لە هونەرمەندەکان کە کاتی ڕسمیانە کێشیتەوە لەسەری لاخی خۆ زۆرتر حەز دەکەی کە لەم هونەری سیاقەڵەمە زۆر تێکەڵاوی سروشت و دیمەن و شتانە نەبوویت و زیاتر تەرکیزە کردوتە سەر کەسایەتیە بەناوبانگەکان ئەی داواکاری خەڵک چۆنە کاتێک کە سفارشێک وەرەگری ئەوان نیش زیاتر بەلای کەسایەتیەکان ڕۆشن حەزەکان کە ئەو کەسایەتی کە معجیبێتی ڕسمەکانیان کێشی یان نەوە ڕوشیان بە سروشت و هێناوە داواکاریشت هەبووە لەو وەڵام من لەناو پیجەکەم لە ئینستا پرسیارم کردگە لە فاڵەوەرەکانم لەو کەسانە کە هەنە ناو پیجەکەی منە نەزرخایەکم کردگە کە وانیش وتێکمان بەرفەرز وتێکمە حەزەکەن بە نەقاشی مامۆستا ناسر یام مامۆستا نەجمەدین بیکەشم زۆر بێیان حەزیان کردگە وتیگیانە ئەرێوەڵا بیکەشە و ئێمە حەزی پێەکەن بە گورانیەکەی خۆشیە لەو کاتێک کە نەقاشێکی کێشم گورانێکی خۆشی لەبانی یاوبێ فرتر بەدڵیانە وا حەزی لەکەن زۆر باشە حالیان تا ئەس لەو کاتێک کە دەست پێ کردووە هەتاکوونە ئێستا پێشوازی خەڵک لە هونەری تۆ لە کارەکانی تۆ چۆن بۆ ئیستقباڵیان چۆن بۆ خەڵک وڵا هەر من لە ماڵ باوک خۆما باوکم فرە پشتوانەی منیە کرد لە زمینەی هونەر و نەقاشی و ئەم شتانە فرە حەزی بوو فرە حەزی کرد دامەی بەم تەمنی تەشویقی کرد لە طرف خەڵکیشە وڵا لە مەدرسە لە معلمەکانمان ڕفیقەکان خۆم گشتیان منیان تەشویقی کرد فرێج پێشوازیانە کرد لە کاری هونەری و نەقاشی منیان هەوڵەدا بە تەرەفەوە کە بچمە ناو نەقاشی من خۆم قەبلە ناهاتم خۆم لە جێگەی مامۆسایەک نادی کە بتوانم لە حوتەی بەربێم ئیتر هەوکاری ئەوان و پاڵپشتی خانەوادە و ڕفیقەکانم و معالم و هەمویان باعث بوو کە من علاقەم فرەتر بێ و قدرەت و ئەنگیزەم فرەتر بێت لە زمینەی نەقاشیە وایە ئێستا هەر خۆت تەواوی هیچ دەورەیەکی تر نییە کە بەشداریکەی بێژی هێشتا من لە کاتە نمونەکارەکانت ئەبینی بێژی هێشتا کە من نقطە سەحفێکم لێرە هەیە بە پێویستە کاکەوەی ئەم نقطە زافەر لابم پەرە بم بەکارەکەم دەورەهایەکی تایبەتی تر نییە کە بەشداریکەی یان خۆدۆی کە خۆشت دەورەهایەکت هەیە دابینی بۆ کەسانی کە حەزیان لەم هونەرەی تۆیە ئەو شتێک کە فێر بووی ئەو تەجروبە ئەزمونونەکە کەسبت کردووە بەوانیشی انتقال بیت و بەوانیشی بگەێنی وڵا لەناو ئەم سەبکە سیاقڵەمە هەر چه کار بکەی بازم کەمە چون ئینتهای بێژین نییە هەر کارەکە ئەدامەی هەست پلە پلەس جێگەی پیشڕەفتی هەست تا مەراحلێ بانتر کە فرەتر مەرحلەی ئوستادی بێژن پیشنهادی میش ئەوەسە بەو کەسانە کە علاقەیان هەز لەم زەمینە هونەرە لە سیاقەڵەمە یا لە هەر هونەرێکترا حتمما بچن بە شوێنە سای خۆیان بکەن هەر بە کەمترین امکاناتۆ بە هەر گونە سەختی و مشکلاتۆ وێڵی نەکەن و ئدامێ بن کە ئایندەی فرەخاسێکە شتێکە کە ئینسان ئەتوانێ پێ بگەی ئەگەر قدرەتی بێت و تەلاش بکە و ناومید نەوێ لەم زەمینە باشە لێستایە کە تۆ ئیشەکەیت بۆ چەندین مانگەکە مەشغۆڵی چەندین ساڵەکە مەشغۆڵی لەم حرفەیە کە هەڵا بژاردووە ئایا تۆ تاواتوانی بە خۆت وتوتەکە من کەسێکی لێزانم کەسێکی حرفەیەم لێ دەرهاتوە لەم کاری خۆما یا هێشتا هەستێکی لە هەنی شوێن هەنێ خەلەلت هەیە و پێویستە کاکە خەلانە ڕافکەیت و هێشتا جێت هەیە کە پەرە بیت وە گەشە بکەیت لە کارەکە بەڵێ وەڵام من زۆربەی جارەکان خۆم وتێکمە ئەتر ئەمە ئاخریە ناتوانم بعضێ وەختیش حساسم کردگە فرە خاسە زانم وەلی نا بعضێ وەخت دووارە لە کارێکە ئای بوو ئیراداتێکم بووگە بەرتەرەفم کردگە دووبارە دووچارێ ناومیدی بووگەم وەلی هیچ وەخت دەرکولە ناومید نەوەگم دامەم داگە و سایم کردگە کە ئەی بوو ئیرادەتەکان ناو کارم بەرتەرەف بکەم بە تەمرینی فرە و بە زۆق و علاقەیەک کە بەم کارە هەستم وایە میسەبارەت بەوەی کە ئەگەر لە یادت بێت یەکەمین کارێک یەکەمین شتکی کێشا بێتە لە بواری سیاقەڵەم لە یادەکە یەکەم شتکی کێشاتەوە چی بوو؟ کارە سیاقەڵەم یەکەمین کار وڵا کارێک بوو لە پیجی ئینستاگرام دیم خانمێک پیجی هۆنەری بوو مامۆستا بوو ناو ئەو دۆرانی کۆرۆنا بوو ئامۆزشێکی دانا و بۆ کەسانێک کە ناتوانن هەزینەی پەرداختکەن یا چهرەیەکی دانیا و من لە هەر لەو چهرە شروعم کرد یعنی لە کەمکەمەوە شروعم نەکرد لە چاو ئەبرو مەراحلێکی هەست بە سیاقەڵەم هەر لەو چهرە کارم کرد مەرحلە مەرحلە مەسەڵەن هەر شەوێ 10 دقیقە فیلمی دانیا
منیش هەمزەمانتەکەەوە بە کەمترین ئەمکاناتەوە بە کەمترین لەوازمەوە ئەو لەوازمی کامڵی بوو من بە مدادێک و پاکون و پودرە زغاڵێکە بووم شروعم کرد و ڕازی بووم خۆم لە کارەکەم سەرەتای تەواوکردنەکەی شتێ خاستر هات خۆشم هات خۆم ئێترەوە بەعەس بوو کە دووبارە تکراری کەمەوە دووبارە چهرە ئەنجام بم کارە سیاقەڵەمم بە جددی شروع کرد. یەکەم جار کە بڕیارێکدا کە لە بواری سیاقەڵەمەوە ڕسام ڕستمێک کێشی دوایە کە کارەکە تاو بوو سێریکرد لە کاری خۆت ڕازی بوویت ڕازی بێژم وا وەک مامۆساکان یا وەک ئەو هۆنەرجوانە کە ئەوان بوونە وەلی بۆ ئەنوان کەسێک کە لە زمینە سیاقەڵەمە بۆ ئەوەڵین دەفعە کارەکە خاص بوو یعنی ئەوەمە ئەدی کە لە تەوانما هەست کە من بتوانم لە ئایندە بە تەمرین و ئەنجامدانی چهرەکانی تر بتانم خاصتر بم وەگەرنە ئەوە کە بێژم خاص بوو خاص نەبە ئەو معنا ولی چون کاری یەک دەفەی بوو بسووت ئانلاین بوو من فیلمی ئانلاینی دانی ئەنجام مەدا جێگەی ئەوە نەبوو کە ئیرادەتەکانم ڕەفکەم بشێ تک ئەوە کارەکەم ئەنجامدایە وەختی ئەوە منەوە کە پاکی کەم و یا لایەوەم لە ئەوەڵۆ شرۆکەمەوە ولی ئەمزانی کە دەفەی بەد ئەتوانم ئەزانم مشکڵاتەکانم ئیرادەکەم هەر لە کام قسمەتە بەرتەرەفم کرد لە دەفعەکانی تر زۆر چاکەرەوەکە لە نێوان قسەکانمانە ئاماژت پێەیە وتت لە کارەکەی منە چەندین مەرحەلەیەتی لە کاتێککە دموچاوێک ئەکێشیتەوە یەکەمین جار لەکوێ دموچاوەکەەوە بەدەست پێ بکرێ وڵ ئەوە تر بەستگی بە مامۆسایە لە کوێنە شرۆکە مەسڵ لە شێرەی کامڵۆ شرۆکە یام لە چاوە شرۆکە بەد ئەبرووی بەد لوتی دەمی تر کەم ئەجزای سوورەت کامڵەکە بەد یەک دەفە ئەچنەبان چهرە بەد بافتێ سوورەتە چۆن حەجم کارەکەی سوورەت ئەنجام بن یەکدافە ناین چهرە ئامۆزش بن چونەوە کەمێ سنگینە بۆ هەنەرجوو قەتعەن دووچارێ مشکڵەوێ ئەشێ مەرحلە بە مەرحلە ناو مەسەڵەن چاوە ئەو نە تەمرینکە کە ڕاحەت بتانێ ئەو کارە ئەنجام بات بەد بچێتە ناو چهرە کە ئەو وەختە دووچارێ مشکڵ نەبێ وایە من لە ڕۆیەوەی کەڵی کەسێک کە مامۆستایەک بە هونەرجووەکەی فێرکاری ئەنجام بە تو وەکو خۆت کە کاتێکە ئەتەوێت دموچایەک فەیسێکە ئەکێشیتەوە یەکەم جار یەکەم مەرحەلە لەکوێ دموچاوەکەەوە دەست پێەکەی من خۆم حەز ئەەکەم لە چاوێ شڕۆکەم لە چاوێ دەستەکەی باشە بۆکۆی کە ڕێجە نابێت وەربگرن ئەمە بزانم بەڕێی تۆ کەسێکە هونەری سیاقەڵەم ئەنجامەیە بەڕێی تو کام بەش لە دموچاوەکە هەیە کاریگەری زۆرتر ئەخاتە سەرەوەی کە کارەکە جوانتر دەربچێت وڵای گشتی چهرە گشتی مەخصوسن پۆستی ئەو سایە و تونالیتەی سوورەتە حەجم دەهەیەکەی فرە مهمە ولی هەمووی کارەکان چەند لوتی بێ چاوی بێ ئەبرووی بێ گشتی دەست بەدا بە یەکەوە کە ئەو کارە جوان دەربێ لە قسمەتێکا زەعیفبی گشتی کارەکە خراوەکە بەرفەرز ئەگەر چاو خاص نەکێشی بەقیە ئەجزاکە خاص بکێشی ئەو کارە ناقص دەبێت ئەشێ لە کامڵ کارەکانە دەست خاص بێ بعد شروعکەیت بە چێرە تا دووچارێ شتبا و ئیراد نەوی باشە لە هونەرێکی ئێوە کە کاتێ لە هەنێ بەش لە دموچاوەکە تووشی هەڵەیەک بیت هیچ ڕێگای گەڕانەوەیکت هەیە یان ناتوانانی ڕێگای هەز ئەویچ بە فەن و فنونی خۆیە کە لە ناو کارەکانە ئەنجامی دەم زۆر کات پێش هاتکە ئەو ئەبزارەکە من ئەیسێنم تەهەیەکەم مقەواکە جۆرێکە زربە بووینێ ئاسی بووینێ متوەجە ناوین لە تەواشەیەکەی ولی وەختی کارەکە ئەنجامێت چەند گەیتە قسمەتی پۆسەکەی وەک لەکەیەک دەرتێت فرە وەختان بوو بە پیشاتکە یا دروستم کردگە یا تر لە ئەوڵۆ کێشاگمە کارەکە کولان خراوە بێ وایە ئەو مقەوای سبب شتێکە بەکاری ئەهێنن مقەوای فابریانۆی پێژن حاڵەتێکی زربە پەزیرە یعنی ئەشێ وەختێ جابجا ئەکرێت ئەوە دەستنێنی بەسەر ئەو مقەوا چون جێ دەست حاڵتە جێ سەرنگشت دەمێنێ دوایی پودرەکە ئەخێنەبانی وەک لەکە دەرتێت
باشە ئەمێت پرسیارێکی لێ بکەمەوەی کە زۆرینەی خانمەکانی کەسانی کە ژیانی خۆیان تێکەڵاوی هونەر کردووە چ بیانێچنیانەیە کاریگەریدا ئەنێ لەسەر ژیانی تایبەتی و دەرونیاتی خۆیانە لەو کاتێک کە ژیانی خۆتت تێکەڵاوی دنیای هونەر کردووە تا چەند کاریگەری و تەئسیری لەسەر خۆت داناوە وڵات تەسیری زۆر هەست باس ئارامشە باس سەبرەوێتۆ باسەوێتێک کە خۆت دوورکەیتۆ لە ئەفکاری منفی و مشکڵاتی ناو جامە ئەو نازانم شتانی فرە هەست بەد لە حەزی ماڵیشەوە منبای دەرامەدێکە ئەویش باسەوێ کە تۆ فرەتر لەم زەمینە علاقەت بێت بعد هەر ناڕەحەتیە شتێک و بێ بچیتە ناو فەزای نەقاشی تۆرێ فرە عەجیب تەخلیە ئەوی ئیتر فرەتری هۆنەرمەندەکان ئەمە زۆرینیان کە پرسیارم لیان کردووە ئەڵێن کە کاتێ ژیانی خۆم تێکەڵاوی هونەر کردووە بۆ تۆ هۆیە کە بە دەرونیاتم ئارامشێکی تایبەتی پێیاوم یان لە فێری سەبری کردوم لە ژیانما بەڵێ وایە زۆر باشە ئەمێ بزانم کە سەبارەت بەم هونەرەی کات دەستت پێ کردووە ئایا توانی تا لە ڕێگەی هونەرەکەتەوە بۆ منە دەنگێک بگەێنی زۆرینی هونەرمەندەکان ڕسامەکان ئەڵێن کە تابلۆکەی من کە کاتێ سەیری ئەەکەیت دەنگێک ئەگەێنێک ئەقسێک ئەگەێنێ کارێکی وات ئەنجامدا و جگەل لە دم و چاوکە بێت بۆ نوێک تابلۆکەی تۆ کە یەکەم جار کەسێک تماشای کات شتێکی تیا ببینێت یانی هەبوو نمونێ کەسێڵە دیالۆگێکی تایبەت شعرێکی تایبەتیان وەکو ئافرەتێک ئازارێکی تایبەتی مونە ئافرەتم تیا کێشاوە تابلۆکەی من توانێتی ئەو دەنگە بگەێنێ کارێکی وات ئەنجام داوە وڵا کاری وا چت ئەنجامم نەداگە وەلێ لە ناو کۆرۆنا مەسەڵەن شتانێ چی پێژن علامەت بێ نیشاندەهەندەی نازانم چۆن بەیانیکەم هەروە تەڕاحیەک لەبەر دەستما بوو شتێ وا کارێ جدی ئەنجام نەداگە هەر لە ناو ئاچوارێکە بۆ خۆم تەڕاحیم ئەنجامەدا بەعزێ نمونە کارم هەست ئەوە کە پرستارن نازانم ماسکە و هەروێمە نمونەیە کارێکت ئەنجام داوێت جگە بۆ لێکە چای کە سایتە بە ناوبانگەکان بێ کە سەرەتا سەری ئەو تابلۆ نیشاندەهەندەی سەبر و ئستەقامەتی ئەو پەرستارانە بووگە کە پرستارێکم کێشاگە و ماسکی بەسیاوەوە لە ناو دووکەڵێکا بوو تڕاحێکی دەستی بوو شتێوە گەورەوەین نەبوو ئەنجامدا وەلی هەر ئەو مەفهومەمە من زۆرم ئەوە بوو کە مەفهومی ئەو دۆرانیە بگەینێتە بە بینەرەکان کە چه بەرداشتێکن لەو نەقاشیە. خاتو شەبنەم لە بواری کارێکی خۆتە هیچ کاتەوە بڕیارە داوە یا فکرێت لا دروست بووە کە بتەوێت گۆڕانکاریەک لە کارەکە دروست بکەیت؟ وەڵام من حەزەکەم لە ئایندە بەعنوان مامۆسایەک ئەگەر بتوانم هونەرجوو بگرم بۆ خۆم ئامۆزشکام بێ و ئەم هونەری خۆمە فێری کەسانێک تر کە علاقەیانەز لەم سەبکە بتوانن استفادە لێ بکەن. زۆر باشڕۆنێک کە پێشتر زانیاری مۆربست بێت داواکاری زۆر لەسەرەکە هونەرجوو بێت بۆ لات بۆ شتانی کە خۆ دەزانی فێریان کردی بۆ کار چییە کە هونەرجوەکان ئەیسێ وەریان ناگرێت چونکە کاتێک کە هونەرجوەکان وەرەگریەوەی کە بێتەوەی کە ئەوانیش فێری کارەکە بکەوێت تەجربە بۆ ئەزمونونەکەم چەند ساڵە جەمت کردووە بەوانیشی بگەێنیت بۆی کە زیاتر کارەکەشت بە خەڵکە ناسرێت. وڵا بۆ ئەم کارە هەم مەکانێکی گەرەکە هەم حەزینەوە سەرمایەکی گەرەکە کە من فعلەن لە تەوانمان نییە ئامۆزشکای لازمە وەسایلێکی مۆردنیازی هەست مەکانی خاص بە شرایەتی شتانی تری هەست مجەوز و ئەمانە کە
مەراحلی خۆی هەست ئەشێ ئەنجام بدرێت و بەدوایەوە توانم هونەرجووەر بگرم. ئەلبەتە لە فەزای مەجازیشە ئەتوانم ئەم کارە بکەم بەڵێ بە شێوازی ئانلاین، ولی هێشتا هیچ ئەقدامێکم نەکردێ. ئینشەڵڵا لە ئایندە تەسمیم هەست. بەڵێ حالێ هیچ ئامۆزشگایەک کار ناکەی؟ نەوەڵڵا داواکاریان لێت نی ئامۆژگەکان داوا بکەن کە تۆ وەکو مامۆستا لێ وەربگرن؟ وەڵا چ بۆ سیاقەڵم چ بۆ هونەرەکانی تر کە پێشتر کارت وتگیانە پێم، ولی هەم تایمەکەی ئەو ساعتە کاریە بۆ من سەختە، چون مناڵەکانم دەرسیان هەست و هەم مەسیرەکەی بۆ من جۆرنەوەگە کە بتوانم بچم لەوێ ئامۆزش بم. لەحازێ مادیەکەی چۆ ئەوە هەزینەیەک فرە نادەن کە بتوانی ئەم گشت مەسیر و وەخت و زەمانە دابنێت. بەگەنە من فرە حەزەکەم خۆم لە زمینەی هونەرە، لە زمینەی سیاقڵەمە حەزەکەم ئامۆزش بم، هەر بە خۆم چەندانەدان هونەرجوم بێت، ئایندەیەکی بێت و بتوانم کار بکەم بخۆم. باشە، کەواتە یەکێ لە پرۆژەکانی تۆ بێکەفتێ لە داهاتوو تاوێک زیاتر کە خەڵک کارەکانتی ناسان زیاتری کە کارەکانت بە خەڵک ناسان ئامۆژگای بکەیت تۆ کۆمەڵک هونەرجووت هەبێت تاوەکو و شتانی کە خۆت زانی بەوانیشی فێر بکەیت. زۆر چاکە. هەروەکە ئەڵێن هونەرمەندەکان زۆرینیان کەونەی کە گفتوگۆم لەگەڵیان کردبێت بەتایبەت لە بواری وێنە کێشانە، ئەڵەن کە کاتێک چم کاتێک کە دڵخۆشم زیاتر حەز دەکەم چم وێنە بکێشم، یان زۆرینیان ئەڵەن کە کاتێک خەمێکم هەیە یان خۆت ئاسوودەنی مەڕۆژە ئەچم بە وێنە کێشان ئازارەکانی خۆمی پێ کۆتاییێنم. توش لەو هەستانت کە بۆ دروستە بێ ئەچیت وێنە کێشی کاتێکی تایبەتت هەیە کە بڵێ ئەبێ من لەو کاتە 100% دەست بکەم بە وێنە کێشان؟ بەڵێ وڵا هونەر بە جوملە هەمووی هونەرەکان بەعسەون کە ئینسان ئازارەکانی دەربکات بۆ هونەرە، بەتایبەت هونەری نەقاشی کاتێ ئینسان ئەچێتە ناو ئەو کارە ئەو نەقاشیە، بەتایبەت نەقاشیەک بێت کە خۆت هەڵی بژاری بە دڵ خۆت بێت، نەوە کارێک کە سفارشی مشتریەکان بێ، هەرچەند سفارشەکانیش بە دڵ و بەگیان ئەنجام بدەین. بەعسەوەی کە ئینسان لەو فەزای دەوروبەریە دوورکە بێت و بچێتە ناو فەزاوێکی معنەوی و حسێکی ئارامش وەربگرێ لەو هونەرەیە. تەواو مشکلات دروستە، هەر مشکلات هەر هەست، ناڕەحەتی هەر هەست، وەلێ ئینسان خۆی ئەگۆڕێ بە جۆرێ بەو هونەرە، ڕۆحی پیرایشەکە فرە تەغیرەکەی ناو هونەرە، ئەحساسێکی ئارامش بەخشی هەست. باشە، ئەمێ بزانم کە بێژگەر لە کاری هونەری لە بواری وێنە کێشانە هیچ کارێکی هونەری ترت پێشتر تاقی نەکردوەوە؟ وڵا کاری هونەری بوو، کاری نەقاشی ئەکاسی چووگەم لە هەمەدان بووین، کاری ئەکاسیم کرد، کاری سوپاڵ چووگم، ئەڵبەتە ئەدامەم نەدا، کرد نا بەردەوام نەبوو، هەر لە حەدی مانگ و دوو مانگ. چونکە بەتایبەت بۆ کارە هونەریەکان وەکو بەشی وێنە کێشان کە کاتێک کەسێکە لە بواری وێنەگەریە ئەگەلی بزانێت توانێت لە کارەکانی خۆی ڕستمی لێ بگرێت بۆی باشتر. من کارم نەکرد، هەر لە مانگ و دوو مانگێکی فرەکەم بوو، کۆتابوو باوە نەبوو کە ئەدامەی بم بەعنوان هونەرێکی خۆم هەڵی بژارم و لە ئەو زەمینە کار بکەم، وەلێ علاقەم بوو ئەویش ئەمتوانی وەلێ خۆ نەچوو. لە بواری وێنەگریەکە یان هونەرەکانی تر ناتەوێت بەردەوام بیت لە داهاتوە شتایەکی تریش تاقیکەیتەوە، هونەرایەکی تر تاقی بکەیتەوە؟ وڵا هونەرایە تر ئەو تابلۆکانی مۆدرن، تابلۆ دگراتیوەکان علاقەم هەست، ئەوانە کارم کردووە، نمونونەکانیشم کە دیتان لەو زەمینە حەزەکەم کار بکەم، ئەم سیاقەڵەمیشە. تابلۆکانی شەر خۆت فێربوودیان خۆت مامۆستایەکتە بۆ کەسێ فێری کردووی؟ وڵا مامۆسامنەوە، ئەوانیش هەر لە ئینستاگرامە پێجەکانمەدی ئیتر خۆم ئەمزانی نیە، خۆم علاقەم بوو، تەواشەمە کرد، هەر بە چاو سێرم کرد ئەمزانی چۆن دروست بووە. شوازی کارکردن لەسەر تابلۆکان چۆناهیە؟ ئەو تاچەند پێویستی بە چه بزانهەیە کە چۆناهیە بێت کارەکانی ئەنجام بێ؟ وڵا ئەو شتەی هینە وەک هونەرە سیاقڵەم نییە، ئەو جیاوازی هەبوو بە ڕنگ و بە ڕەنگەهای ئەکرلیک و وەرەقچەڵا و تێکسچر بەمانە کارەکرێت فرەتر. کاری وەک سیاقڵەم بە مداد و قەڵەمەوە ئەو شتانە نییە.
سبکیان جیاوازە کامڵان هەر کەسێکیش ئەتوانێت لە سبکی ئەو تابلوانە کار بکە ئەگەریش هەتا نەقاشی خاصنەوێ ئەو تابلوانە کاریان ئاموزشیان ڕاحەتتر یعنی بە یەک مانگ و دوو مانگ هەر کەسێ لاقەی بێ فێرەوەی باشە تو خۆ قەڵم نییە وایە وەکو حەزی خۆ زیاتر حەزت بە کەمیانە بە دروستکردنی تابلۆکانە یان خۆ دەرسیا قەڵەمەڵاسی قەڵەمەکە زۆر باشە لەوەی ئەو یەکەم جار کە دەستت پێکرد شتێکی تایبەتی لە سیا قەڵەمادی شتێکی زۆر سەرنجی تۆی ڕاکێشان کە وا بکات لە تۆ بتەوێت ئەم هونەرە دەست پێ بکەیت و بیتە ناو مەجای ئەم هونەرەوە وڵارەوە کە لەسەر کاغز ئەتوانی شتێ بکێشی کە حسێکدا بە ئینسان وەک گیانی پێدەی من ئەحساسم کرد ئەو نەقاشێکە کێشم قسە کاتێکمە بە نوعێک حاڵم خاسەکە تکیا خۆم دەکەم تۆسیفەکەم بەو نەقاشیانە باعث بوو کە فرەتر بچمە سەمتی فرەتر ئارامشم پێدا ئەوە باعث بوو کە هەڵی بژارم بە عنوانێکی لە هونەرەکانم کەنجامی بە باشە بشگە لە ئیشی هونەری هیچ ئیشێکی دووەمت هەیە و ئیشێکی دووەم نای ببێ ڕۆژانە کاتی ڕۆژانە مەشغوڵ بی بۆ کارش نەوەڵای شکارەکەم باشە ئەی لە زانکۆ تەواو کردووە ئەگەر تاوت کردو چ بەشێکت تاوا کردووە لە دەڵێ وەڵام زانکۆ لیسانسم گەل لیسانسێ حقوق قانونێژن بەڵێ قانون تەواوم کردووە و وەلی نەچوون بە شوێن کاری و کاڵەت و ئەمانە علاقەم نەبوو وازت لێ هاانیەوە ناچێت لە داهاتش بڕۆیتە سەر نەوەڵا حەسڵان علاقەم نیە سپاس دەکەم کە چاپێکۆتنی ئەمڕۆ قبولکردگەلێکی گەورە بوو ئینشاءالله کە ڕێگاسان هەر کراوە بێت ئەزیزی مەمنون خۆشەویستانی من سپاسانەکەم ئەمڕۆشە تاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ مابوون هەتاکوونێ خوا ئامادەکردنی بەرنامەیەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم هەر شاد و بەختەوەر بوون.